سلااوان لێبێت ئەو کاتان باشدیاە ئەم ساڵ یاخود ئەمڕۆ کوێدی ئەنفال گەشتی کوێیە ساڵانە لەم ڕۆژەدا ڕێوڕسمێک تایبەت بەم یادە بەڕێو دەچوو بەڵام ئەم ساڵ یاخود ساڵی ڕابلوش بە هەمان شێوە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا و ڕێڕسمەکان وەکو پێویست بەرەوە ناچن بۆ خۆپارێزی بەڵام بەرپرسانی ئیداری لە سنوورەکە ئامادە دەبن و بەشێک لە کەسوکاری ئەنفالکراوان ئامادە دەبن لێرە ئەمە مۆنومنتی ئەنفالکراوانی دەشتی کۆیە بەڵام مۆنومنتەکە بەبێ گۆڕەواتە هیچ گۆڕشی تیانە هیچ ڕوفاتێکی ئەنفالکراوانی تیانە چووکە تاوەکو ئێستا هیچ ڕوفاتێکی ئەنفالکراوان نەهێنراوەتەوە کۆیەکە لە کۆیە نزیکەی 900 هاوڵاتی تاوەکو ئێستا ڕوفاتیان نەهاتوتەوە وەلو بێجگە لەو 900 ئەنفالکراوە نزیکەی 39 هاوڵاتیش ئەمانە تاقانی ئەنفالم لێسا هاوڵاتێکم لایە کە سوکاری ئەنفالکراوە دەمێ بزانم قسەیان چیە لەم ڕۆدا ئەگەر مەریوان بێت تێرە وەکو کە سوکارێکی ئەنفال چتان ئەنفال لە قسە چی ئەمڕۆ هاتوویتی سەر ئەم مۆنومنت بەڵێ ئەمڕۆ 33 ساڵ تێپەڕ دەبێ بەسەر ئەنفالکردنی ئازیزانمان کە سوکارمان من وارسی 31 کەس لە خانەوادەی خۆممان ئەنفال کراو داکو باب و خوشک و برا و مام و خاڵ و هەموو بریتین لە 31 ئەنفال هەموو ساڵێ لەو لە پێنجی پێنجە ئێمە یادێکی ئەنفالەکەینەوە بەڵام زۆر بەداخەوە لە دروستکردنی ئەو مۆنەمنتە کرچووکاڵا هەرچەند جاری یاد کرابێت لە زمانی چنار سەعدەوە هەتا کۆی وەزیرەکان کە بەدل بوون هەر هەمویان ئەمە داواکاریمان زۆر بۆ لیان بەڵام یەک داواکاریشیان جێبەجێ نەکراوە داواکارەکانیان بۆ نمونە دروستکردنی هۆڵێک بۆ بە ئاشیفکردنی جلوبەرگ و پێداویستی پاژماوەی ئەنفالکراوە ئازیزەکان بن پاشان یعنی ئەو چنارانەی ئەو دارانی کە لێرە چاندراوە هەموو بەدەستی کە سوکاری ئەنفالکراوەکان چاندووە یعنی هیچ پەیوەندی بە حزبەوە نەبووە کەسێک نهاتەوە بەرپرسە یەک چڵەدارێک لێرە بچێنێ ساڵانە دێن لێرە خۆیان نەگۆڕن خۆیان جوانەکان بۆن لە خۆیانە دێن ئاوا تازە گوڵینە دایانێن و برینی ئێمە دەکولێنەوە بە پێکەنینەوە دەدوانزە ڕسم و لایفەکەن و بۆ خۆیان دەڕۆن بەڵام هەچی کە سوکاری ئەنفالکراوەکانە لە پشتی مۆنەمێتەکە ڕایوەستن و سەیری ئەم بەرپرسانەیەکەن کەوا چۆن دێن لێرە تازە گوڵینە دایانێن و خۆیان بە قەزیەکەەوە هەڵە چێشن و پاشان بڕوا بکە جاشی تێدا بە دەستی لە ئەنفال بۆ هاتووە لێرە تازە گوڵینەی دانایە بڕوا بکە ماوەی لە 2013 داوامان تۆمار کردی لەسەر جاش مستەشارەکانی سنووری قەزای کۆیە قسەکانت بالایات بێ کاکرمان زازم جۆت لە بەشێک لە قسەکانی بوو وەکو بەربەری کاروباری ئەنفالکراون دەشتی کۆی ئەم کە سوکاری ئەنفال ئەم بەڵێ کۆیە ئەم جوازم جۆت لە قسەکانی بوو چی دەڵێ ڕاست قسە وڵی داهای لێبردن دەکەم تاوی قسەکانم گوێ نەبوو بەڵام داواکاری کە سوکاری ئەنفالکراوان بە تایبەتی هێنانەوە ڕوفاتی ئەنفالکراوانە لەگەڵ دادگایکردنی جاش مستەشارەکان بەداخەوە تاکو ئێستا جێبەجێ نەکراوە تەنها وەکو کار و پرۆژە لە پێدانی زەوی یان لە وەرگرتنی پارێخانی خۆکرد کۆیە دەتوان بڵم پێشەنگە لە چاو زۆربەی شوێنەکانی تر لەبەرەوەی سەرجەم وارسی ئەنفالکراون خۆشبەختانە پارێخانی خۆکردیاوە بەڵام لەگەڵ دادگایکردنی جاشمە خۆشم یەکێکم لەو کەسانی کە داوای دادگایکردنی جاش مستەشارەکان دەکەم خۆم داوای یاسایم دووجار نووسیوە لەسەر جاش و مستەشارەکانی سنووری کۆیە کە دەستیان هەبوو لە شاڵاکان کاک مەریوانەوە بەرپرسی ئیداریە لە بواری کاروباری شەیدان و ئەنفالکراون لەکوێ یعنی ئەوە بەرەڕوتە بۆچی ئەو داواکاریانە کە کردوتە بۆ ئەوە نایکە بڵێ قەنەعەتم وانە کاکرمان زرێقی کردووی لە داواکردنی خزمەتکردنی بۆ نمونە ئەو مۆنەمێتە یا شتی تر بەڵام دەسەڵاتی نییە ئەو لە سەروی خۆیەوە دەسەڵاتەکان جێبەجێ ناکرێ بۆ نمونە مە داوای هۆڵێکمان کردێ بۆ بە ئاشیبکردنی جلوبەرگ و پێداویستی کە سوکاری ئەنفالکراوەکانمان بەڵێ مە داوامان دەیان زار داوامان بەرزکردیتەوە بەڵام ئایا ئەو داوایە لەوانەیە کاکرمانش خۆی داواکەی بەرزکردیتەوە بەڵام کە جێبەجێ ناکرێ ئەو کارەکەی چییە کەم تەرخەمی هەردوو حزبی دەسەڵاتدار پێشتر کاک مەریوان ئاماژەی بەدەوە کە سوکاری ئەنفال ئەوانەی هاتوونە تێرە بەشیشیان یان چەند کەسێک خۆیان دەستیان هەبوو لە ئەنفال بەڵام لێرە تازە گوڵیان دانەوە پێم وانە لێرکانە بڵێ خەڵکانێک بەشداری کردبێت کە دەستیان هەبێت چونکە ئەوانەی کە دەستیان هەبوو زۆربەی لە سنووری کۆی نیشتەجێ دنیای کە وەڵی وەکو پێم وتی پێم وانیشتی وا هەبێ ئەوانەی لە کۆیە کە دەستیان هەبووە لە سنووری هەولێرە بەڵێ من زارشەکەم بینێ کە خانە نشینە بەماناوێن پێشمەرگەی دێرینەوە لە سنووری تەختەقا ناتوانم ناوەکەی بڵێم دەتوانم ژێربەژێر ناوەکەت پێ بڵێم بەڵام لە بەهاوبەشی لەگە کەسێکی نزیکی خۆی تازە گوڵنەی ئێستادانە هەر ئێستا داینە ئەگەرلانی مادیەکە بۆ هەندێک پرۆژە هێنەکرێ خۆ ئەمە دەکرێت ڕێگریب لە حاڵەت بەتەکیدی من داوای لێبردن دەکەین گەشت جواب بێ
دو پرسیار بێ وازم تا ئێستا 18 سکاڵا کراوە دژی و کەسانی کە ئەوانەی کە ڕۆلیان هەبووە تەمان دەستیان هەبووە خۆشمێکێکم لەو کەسانەی لەو 18 کەسێک نووسیوە بەداخەوە بەرەی کوردستان لە ساڵ 1992 کە لێ خۆشببوونی گشتی دەرکرد بەهۆی ئەو لێ خۆشببوونەوە ئەوانیش دادگای نەکرد دەستم بۆ بەڵێ ئەوەی گوێبیسی بوون گفتوگۆی نێوان هاوڵاتی کە سوکاری و بنەماڵەکەی ئەنفال کراون لەگەڵ بەڕێوەبەری کاروباری شەیدان و ئەنفال کراون قسەیان کرد سەبارەت بەو بابەتەوە ئەو ڕخنەی کە سوکاری ئەنفالەکە گرتی وەک گوێتان لێبوو کە دیارەیەکێک لەو کەسانی هاتووە تێتە دەستی هەبوو لە ئەنفال بەڵام بیرە تاجە گوڵنەی داناوە دەمی ئاماژە بۆ دەم کە ئەنفالی دەشتی کۆیە دەکەوێتە قۆناغی چواری ئەنفالەوە کە ناوچەکانی بەشێک لە ناحیەی شوان و سنووری تەختەف و سێگرتکان و دەشتی کۆی و دوکان و چەند ناوچەیەکی تری بە شێوەیەکی گشتی زێ بچوو گرتوێتەوە بە کوی گشتی نزیکەی 4500 کەس ئەنفال کراون و لە کۆیە نزیکەی 900 کەس بوون بەڵام تاوەکو ئێستا داواکاری سەرێکی سوکاری ئەنفال هەم هێنانەوە ڕوفاتەکەی و هەمیش ئەو کەسانن کە بە دادگایی بگەنن بەڵام من دەگەڕمەوە بەلایەوە